بەڵە بە قسەکەنی زیاتر لە بارەی هەڵبژاردنەکانی تورکیا بە تایبەت هەڵبژاردننی سەرۆکاتی کۆمار کە کەوتوتە گەڕی دووەمە و بڕیارە 23 مانگە ئەنجام بدرێت گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز کارزانگلی ڕۆژنامەنووس و شارەزای لە کاروباری تورکیا بەڕێز کارزانگلی بەخێر بێت. زۆر سپاس. بخێراتی کە کارزان وها هەژدەهێ گولانی سێ کاندیدمانە ئەردوان سەدی 49.5 کلشداروغلو سەدی 44.88 و سینان وان سەدی 5.2 سورپرایزی کاری چێ بێ؟ لەگەڕی دووەم ڕکابەری نێوان ئاردوغان و کلشداروغلو زۆر تونند و ئەتوانم بڵم بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و ئەو دوو ڕکابەرە شەڕی بەدەستهێنانی 50+1ەکەن بەو مانایی کە چێ زۆرترین بێ ینی گەڕی یەکەم ئەو سێکاندی دە شەڕیان دەکرد بۆی 50+1 بێن کە لە دەستوری تورکیا وایە 50+1 دەبیت بە سەرۆک کۆمار بەڵام لە گەڕی دووەم ئەو دوو کاندیدێک کە ئەمێننەوە چێ زۆری نەبێ ئەو دەبێتە سەرۆک کۆماری تورکیا لێرە ئەوەی گرنگە کامیان بتوانن ببن بە زۆرینە ئێستا بە گوێرەی هەموو پێوەرەکان ئێستا ئەردوغان براوەیە ئێستا ئەردوغان 49.9 و کلشداروغلو 44.84 هەیە بەڵێ جا ئەوەی کە گرنگە باز بکرێ ئایا ئەردوغان دەیباتەوە یان کلشداروغلو لەم هەڵبژاردنە ئەوەی کە ئێستا هەموو شرۆڤەکاران و هەمووانی کە شارەزای سیاسەتن قسەی لەسەرەکەن ئەردوغان استراتیژیەتی ئۆپۆزیۆنیشکان یعنی استراتیژیەتی کلشداروغلو لە بانگەشەی هەڵبژاردن و بەر لەوەی هەڵبژاردن دەست پێ بکات ئەوە بوو کە سیستەمی سیاسی لە تورکیا لە کۆماریەوە بکات بە پەرلەمانی ئەوە یەکێک بوو لە خاڵە هەرە گرنگەکانی ئۆپۆزیسیۆن و بەشێکی زۆری گەلی تورکیاش هەر لەبەرەوە بوو دەنجیاندا بە کلشداروغلو چونکە وتیان لە سیستەمی کۆماری تورکیا بەرەو تاکڕەوی و دیکتاتۆری ئەو شتانە ڕۆیشتووە ئەردوغانەوەی شکان ئێستا زۆرینەی پەرلەمانە کلشداروغلو ئەگەر ببێت بە سەرۆک کۆماری تورکیا ناتوانێت سیستەم بکاتەوە بە پەرلەمانی بە هیچ شێوەیەک لەبەرەوەی تەنانەت ناتوانێت دەستوریش بخاتە ڕیفراندۆمەوە چکە زۆرینە لەلایەن ئاکەپە و ماپەیەک هاوپەیمانی کۆمارین و ئەردوغان سەرۆکایەتیەکات ئەمە خاڵی یەکەم کە زۆر گرنگە خاڵی دووەم ئەردوغان بەدامەزراوەیی ترە یعنی لەبەرەوەی دام و دەستگاکانی دەوڵەتی لەگەڵا و پارتەکەشی لە هەموو پارتەکانی تر بەدامەزراوەیی ترە و بۆیە لە بانگەشەی هەڵبژاردننی ئێستا وتی ئەبێ ئێمە بچین لەگەڵ هەموو ئەوانە قسە بکەین کە دەنجیان بە ئاردوغان نەداوە قەناعەتیان پێ بکەیت دەنگمان پێ بدەن بزان بۆ دەنگمان پێ نادەن سەبەبەکەی چییە بەڕێکخراوەی ئێوێ بانگەشەی هەڵبژاردن بکە بەڵام ئایا کلشداروغلو ئەگەر هەیە بیباتەوە بەڵێ ئەگەر هەیە ئەگەری ئاردوغان زیاترە بەڵام ئەگەر کلشداروغلوش بیەوێت هەڵبژاردن بباتەوە هەندێک خاڵ هەیە نازام ئەگەر کاتە بێ باسی بکەم بەڵێ بەچوونی سینانۆغلۆ یان پاڵپشتیکردنی سینانۆغلۆ بۆ سینانۆوان بۆ کلشداروغلۆ دەتوانین بڵێ کلشداروغلۆ براوا بێ خۆی سینانۆوان ئەوسانە دەوترێت سیاسەتی لاردوان نزیکترەوە بەڵێن خۆی سینانۆوان کەسێکی نەژاد پەرستی دژە تورکی کەسێک کە زۆر خۆشەویست نییە لە تورکیا ئەو 150 دەنجی ئەو نییە ینی هەموو خەڵکە بێ بزانێ ئەو 150 دەنجی محەرڕەم ئینجەیە محەرڕەم ئینجە یەکێک بۆ لەو کەسایەتیانی کە پێشتر جەهەپە بووە لە 2010 ڕکابەری ئەردوغانیە کرد بربژێری ئۆپۆزیسیۆنەکان بوو ئۆپۆزیسیۆن بوو بۆ بێ بە سەرۆک کۆماری تورکیا بەڵام نەیتوانی لە ئەردوغان بباتەوە بۆیە کاتێک کە دۆڕا بەڵام بووە خاوەنی نزیکەی 19 میلیۆن دەنجی تورکیا لەگەڵ کلشداروغلو ناکۆچی کەوتە نێوانەوە تێبێ ببم بە سەرۆکی حزب کاتێک کە کلشداروغلو وتی قبول یەوشتە ناکەم و دەری کرد لە حزب و حزبی مەملەکەتی دروست کرد ئیدی بینیمان 3 ڕۆژ بەر لە هەڵبژاردن ئیتر لە شێر هەر گوشارێک بێ کشایەوە ئەو 150 دەنجی محەرڕەم ئینجەیە ئەو 104ش ئەتوانم بڵێم 130 ئۆپۆزیسیۆنن یعنی هەر ئەوان خۆیان گۆڕانکاریان ئەوێ لە تورکیا ئەوان کەسی چاپڕەون کاتێک کە دەنجیان بە سینان ئۆغان داوە ئەوان خۆیان محەرڕەم ئینجەین ئێستا شەڕی ئاردوغان بۆ ئەوەیە کە بتوانێت ئەو لەو ڕێژەیە لەو 150 1.5 بۆ 2 قەناعەت پێ بکە بۆی بۆ ئاکەپە بێت چکە ئەو ڕێژەیە بە دڵنیاییەوە دەنگریدای وێ کارزانیانی ئەو کەسێک و دەنگ بە سینانۆواندا بەڵێ
نها سینان وان بخو نجات پرسته پارتیار پشتوی Ümit Özdağ, Tifaka Ata, Buxwa nijat perestên. Zor jî nijat perestên belê. Mesela yek ji daxwaze got Sinan wan ji CHP kiriye gotiye divê tu ji HDP dûr bike. Yani çend rasyonel, çend yani dîtinekî rast e ku mesela HDP dengê xwe nede bi Kılıçdaroğlu bi Beserok. Zaxoy HDP خوی خەفەتێکی ترە یعنی ئەگەر باز لە HDP بکەی ئەوە HDP خۆی هەر لە یەکەم و استراتیژیەتێکی زۆر خراپیە بوو بۆ ئەم هەڵبژاردنە تاکە استراتیژی ئەوە بوو کە دژمنایەتی ڕەجەب تەیب ئەردۆغان بکات و لە پۆستی سەرۆکۆماری لای بدا و وابزانم هەڵ خەڵەتا بەو هەموو دەستگا ڕاپرسیانی کە دەیانویست بە 150 کلیژداروغڵو دەیباتەوە بۆیە وتی لەگەڕ یەکەم کۆتایی پێدێنن و وەکو چۆن سەرۆکی شارەوانی ئیستەنبوڵ بەهۆی هەدەپەوە کەوتە دەست ئۆپۆزیسیۆن ویستیان ئەردۆغانیش ئاوا لێ بکەن بەڵام ئەو داواکاری سینانەوان بۆ خۆش یەزانێ ئەو داواکاری جێبەجێ ناکرێت لە بەرەوەی ئەگەر اختیار لە بینی کلیژدار ئۆغڵو بکرێ بۆی سینان ئۆغان تەوێ یان هەدەپە و هەدەپە هەڵەبژێرێ لە بەرەوەی سینانەوان خۆی ئەو 150 دوونی بۆ سێر خۆی دەنجی جەهەپەیە ئەوانە خۆیان پێشتر محارەم ئینجە جەهەپە بۆ ئەو گەنجانەش کە دەنجیان بە محارەم ئینجە داوە ئەو دەنگانە هەر خۆی دەنجی جەهەپەیە بۆیە هەدەپە هەڵەبژێرێ بۆ ئەوەی ئەگەر اختیار بکات لە نێوان هەدەپە و لە نێوان بڵێ ئەوەی کە سینانەوان بڵێ بۆیە سینانەوان بۆ خۆشیەوە زۆر باش دەزانێ من وای بۆ دەسم سینانەوان ئەعلانیشی بکات و بێتە سەر تەلەڤیزۆنیش بڵێمە پاڵپشتی لە جەهاپاکەن چونکە ئەردوغان هیچ ئومێدێکی بە سینان ئەوان نییە کە حکوومەتی لەگەڵ تەشکیل بکە ئەسڵەن هەر پێویستی پێی نییە لە بەرەوەی شتێک زۆر گرنگە ڕەجەب تەیب ئەردوغان لەم هەڵبژاردنە ئەوەندی گرنگی بە محافزکارەکان و نەژاد پەرستەکاندا بەڕاستی گرنگی بە چەپەکان نەدا و یەکێک لە خەتەریاتەکانی ئەم هەڵبژاردنە ئەوەیە کە بەداخەوە بۆ کورد زۆر خراپە 175 بۆ 80 پەرلەمانتارەکانی تورکیا نەژاد پەرستن و محافزکارن لە بەرەوەی 35 ئەردوغان و 111 ئی پارتی و 102 مەهەپە و بە هەمویانەوە لەگەڵ داود ئۆغڵو لەگەڵ پارتی سەعادە دەمانامی محافزکار و نەژاد پەرستن بە هەموویەکە 180 پەرلەمان و ئەو محافزکار و ئەو نەژاد پەرستانە بە هیچ شێوەیەک لەگەڵەوە نین خەڵزی کوردی بە شێوەیەکی ئاشتیان لەناو پەرلەمان چارەسەر بکرێت دەنگی هەدەپە بە شێوەیەکی بەرچاوکەمی کردووە هۆکاری ئەمە بۆ سیاسەتا گەڕێتەوە کە باست کرد بڵێ طبعا هەدەپە هەڵەی زۆرە هۆکار زۆرە بۆی هەدەپە دەنگەکانی کەمی کرد ئێستا من هەندێکت بۆ باسەکەم هەدەپە دەنگ دەرەکانی زۆر نیگەران بوون لەوەی کە بەبێ هیچ مەرجێک پاڵپشتی لە کەمال کلیژدار ئۆغڵو کرد هیچ ڕێکەوتنێکی کۆنکرێتی لەگەڵ نەکرد لە کاتێکە مەڕال ئاکشەنەر و ئەحمەد داود ئۆغڵو و پارتەکانی تری ئۆپۆزیسیۆن هەمووی 102 جگە لە مەڕال ئاکشەن هەمویان پۆستی جێگیری سەرۆکۆماریان وەرگرت بەشێکیان بە وەزارەت مامەڵەیان لەگەڵ کردووە کە ئەگەر بێتە سەرۆکۆمار بیانداتێ بەڵام هەدەپە استراتیژیەتی ئەوە بووتی من بەبێ هیچ مەرجێک پاڵپشتی لە کلیژدار ئۆغڵۆکەم ئەمە دەنگدەری کوردی لە باکوور تووڕە کرد لە بەروی باکووریەکان دەیانەوێت قەزیەی کورد لە تورکیا بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێت ئەوە یەک دوو هەدەپە هەڵەی کرد لە ناوی بربژێرەکان کاتێک کە ناوی بربژێرەکانی ڕاگەیان ئەگەر سەیری بکەیتون بخۆ متابعام کرد و هەمویانم خوێندەوە بەشێکی زۆری تورک بوو یعنی ئەگەر بڵم نیوەی تورک بوو نیوەی کورد بوو کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورێت و پارتێکی کوردی دیفاع لە قەزەی کوردیەکەی پێویست بە تورکێک نییە بێ لە ناو پارتەکەی تو بربژێری بکەی دیفاعت لێ بکە ئەگەر ئەو تورکە بەڕاستی ئێوێ بەرگری لە مافی کورد بکە لە ناو پەرلەمان با لە ناو پارتێکی تورکی بچێ ببێتە بربژێر و لێ شەڕ بۆ قەزی کوردی بکات تو پێویست بە بربژێرێکی کوردە بێ شەڕی کوردت بۆ بکە لە ناو پەرلەمانی تورکیا سێگە لەوە زۆر کات بینیمەیان تێبینیم کردووە ئەندامانی هەدەپە لە باکووری کوردستان یان بەرپرسانیان لە باکووری کوردستان بەشێکیان بە کوردی قسە ناکەن لە کاتێکا هەندێک لە نوێنەرانی پارتی ئاکەپە بە کوردی قسەکەن بەڵێ لەبەر ئەوەی ڕەجەب تەیب ئەردوغان لە هەموو سەرکردە سیاسیەکانی تورکیا زیاتر شعبی تورکی خوێندوتەوە هەدەپە تەنانەت دەیتوانی و کوردیش لێ بخوێنێتەوە لەبەر ئەوەی دەنجی محافزکارەکان بە بەردەوام بۆ ڕەجەب تەیب ئەردوغانە ڕواکە لەم هەڵبژاردنە هەموو ئەوانەی کە لە خەمی قەزیەی کوردن هەدەپیان هۆشیار کردەوە بۆی کە ئاگدار بە دەنجی محافزکارە کوردەکان بۆ لای خۆت ڕابشێشە هیچ مەزبورنی لەگەڵ ئەو هەموو پارتە چەپەی تورکیا هاوپەیمانی بکەیت نیوەی دەنگدەری کورد محافزکار
يعني او غلطين كو هدف كرنت چند حب جواناش خط رئيس كرن لرأي گشتي كرد و كوري كردستان گلك مجارتين گوتن كو تكسك اسطنبول بين الديار بكري بكي نامزت يانجي لجولمرغ يانجي لأردخاني الإغدري يعني او مسألة هرتين قافتن بس گرنگيا دنگدرين كرد السياسة تركيا ده وساتين الخاندون كود هلبجارتنا شارداریان جی کو پشتی چند ماهان یعنی سال 2024 ده دستی که یعنی نزدیکایی پرسا کرد الگورا بهوریات پشتی هلبجارتنی جی دکاره باوی کی پوزیتیف وری روجوی ل ترکیه من پیم وایا دوای او هلبجارتنا پرسی کرد زیاتر قرس دەبێت لە ناو پەرلەمان هەم لە ڕووی چارەسەرکردن هەم لە ڕووی نزیک بوونەوەی پارتە سیاسیەکان لە کورد لە بەرەوەی هەدەپا هەموو کارتەکانی کوردی کوشت بەداخەوە ینی هەدەپا ئەگەر بربژێری نەبایە لە گەڕی بربژێری هەبایە لە گەڕیەکەم ئێستا ڕەجەب تەیب ئەردوغانیش دەچوو بۆ لای هەدەپە و داوای دەنجی لێ دەکرد چونکە دەنجی هەدەپە زۆر گرنگ دەبوو لە گەڕی دووەم و دلیلەتیش بۆ ئەو قسەی کە زۆر ئاسایە ڕەجەب تەیب ئەردوغان لە بەرەوەی سیاسیشی زیرەکە و عاقڵ و دووربینە یەکشتت پێ بڵێم کە من زۆر معجب بووم بەو بانگەشەی هەڵبژاردنەی کە ئاک پارتی و ستافەکەی کردیان لە کاتی هەڵبژاردن و پێش هەڵبژاردن بربەستی هەڵبژاردننی لەدا کردە حەوت طبعاً هەموو دڵمان خۆش بووە مازانیەوە لەبەر خاتری کووردە کە بۆی کورد بتوانێت وەکو پار بچێتە ناو پەرلەمانەوە بەڵام ئەوەندە زیرەک و سیاسی بوو ئەوەی کرد بەس لەبەر ئەوەی دەنگدەرە تورکەکان دەگنەدەنە هەدەپە و هەم نەزاحەتیشی هێنا چونکە پێشتر تورکەکان بۆ دەنجیان دەدایە هەدەپە تا هەدەپە بەربەس بشتێنێ چونکە بە گوێرەی سیستەمی پەرلەمانی تورکیا هەر کەسێک بڵێ من وەکو پار دەسمە پەرلەمانەوە سەتادە نەهێنێ نەوە بێنێ هەش بێنێ ئەو دەنگە هەموو بۆ پارتی براوە دەڕەوە وەکو 2002 ئاکەپە 134 هێنا بەڵام چۆن ئاکەپە بۆ زۆرینەی پەرلەمان لەبەرەوەی پارتی گەنجان مەهەپا 106 هێنا پارتی گەنجان 105 هێنا نەیتوانی بربەس بشتێنێ ئەو دەنگانەموو بۆ ئەکەپە ڕۆی بۆ زۆرینە بۆیە لەوە زیرەک بوو ئەردوغان بربەستی هێنایە خوارەوە بۆی تورکەکان دەنگ بەهاتە بە هەدەپە نەدەن هەرواش دەرچوو 8 و نیوی هێنا نەگەیشتەدا هەدەپە وەکو خۆی 8 و نیو کەمێک زیاتر هێناوە بەر 100 نەهێناوە ڕێک بربەستەکەیشکان خوێنەوەتان بۆ کۆبنەوەی سپەی کلژدارۆڵە و سینانەوان چێ پێتان وایە ڕێککەوتنێک لە نێوانیان بێتە ئاراوە ڕێککەوتنێک دێتە ئاراوە چونکە هیچ چارەی نییە سینانۆغان بەڵام ئەو هێشتان کارتە فشارەکەی بەداخەوە زۆر بەداخەوە لە کورد باشترە لە هەدەپە باشترە لە بەرەوەی سینانۆغان دڵنیا بە بەیانی داوای وەزارەتێک دوو وەزارەت لە کلژدارۆغڵەوە کاڵێ من دەنگت ئەدەمێ لە کاتێکە 109 بۆ 2 هەیە ئەو پێنجەی سینان ئۆغانی نەژاد پەرست نییە بێ هەموو کەس ئەوە بزانێ بە مامەڵەی لەگەڵەکە ڕەنگە بە وەزارەتێکی زۆر گرنگ ڕەنگە بیکاتە حوتەم جێگیری سەرۆکۆمار چکەستا حوت کەس ئەگەر کلژدارۆغڵ بێتە سەرۆکۆمار حوت جێگیری بۆ خۆی داناوە حوت ڕەنگە سینانۆغانیش بکاتە هەشتم یان وەزارەتێکی تری بداتێ من لەو بڕوایم بەیانی ئەم دوو سەرکردەیە ڕێککەوتنێک بکەن و بۆ ڕای گشتیژی تورکیا ئاگدار بکەن و لەوە موشی گرنگتر حەزم کرد باسی بکەم کلژدارۆغڵ لە کۆبوونەوەی دوێنەیان بڕیاریان داوە زۆر بە زمانیشی تند ڕوبەڕووی ڕەجەب تەیب ئەردوغان بمنەوە پەشیمانن لەو 45 ڕۆژەی پێشووتر زمانێکی نەرمیان بەکارێناوە وەکوی جەنابتان پێشتر لە ئەواڵەکان باستان کرد تۆمەتبار کرابوون بۆی کە جەهاپە و هاوپەیمانەکەی لەگەڵ پەکەکە دادەنیشن و لەگەڵ ئەوان ڕێکەوتنیان هەیە ئەوانە دەڵێ ئێمە دەبێت ئەوە بۆ ڕای گشتی تورکیا ڕوون بکەینەوە کە هیچ پەیوەندیەکمان لەگەڵ پەکەکە نییە ئەوەش هەموو ئەو دەنگۆیانە بە درۆ خاتەوە لە باشوور کاڵێن ئەگەر کلژدارۆغڵ بێتە سەرۆکۆمار یەکەمیشی ئەوەیە عەبدوڵڵا ئۆزەلان ڕزگارەکە ئەوەش بۆ خۆی شتێکە ڕەنگە جارێکتر باسی بکەین مناقەشەیەکی درێژی ئەوێ من پێم وایە ئەم دەڕۆژی زۆر سەختە بێ بۆ هەردوو ڕێکابەر ئەردوغان شانسی زیاترە بەڵام ئەوەش نییە کە مەحاڵ بێ کلژدارۆغڵ نەیباتەوە ئەوی شانسی ئەگەر هەیە ئەگەر ئەو خاڵانەی باسم کرد جێبەجێ بکە ببوورە 2 میلیۆن دەنگدەری کورد نەچۆتە سەر سندوقی دەنگدان ئەوە زۆر گرنگە و ئەوەی زۆریش لەوە گرنگترە 1,300,000 دەنگدەر بە هەڵە دەنگەکانیان حساب نەکراوە چوونەتە سەر سندوقی دەنگدان مۆریان لێداوە بە غەڵەتی لێیانداوە 1,300,000 هەموو دەنگدەری تورکیا و ئێستا ئەبێ ئۆپۆزیسیۆن
ڕوو لەوان بکە بڵێ بۆ بە هەڵە دەنگەکەیان سپاسیاتت کەنکەکەی گەرزانگیری شارەزایی کاروباری تورکیا زۆر